مزگەوتی برایەتیە لە کۆمەڵگەی باریکەی سەر بە ناحێ عەربەت. هاوشێوەی ناوەکەی نوێژخوێنان بە کردار ناوی مزگەوتەکەیان لە خۆیاندا بەرجەستە کردووە و ڕۆژانە و لە کاتی بەربانگدا بە خوورما و شیرینی هەندێک جاریش بە ئامادەکردنی خوانی ئێوارە برسێتی 16 سەعاتی بە ڕۆژوبوونیان دەڕەوێننەوە. ئەو بینین و یەکتر بینینەی کە لە مزگەوتەکانە ڕوەدا بۆ نێمانی ڕەمەزانەوە چەنەها سوود و قانجازی هەیە لەوانە مەسەلەن خەڵکێکەیە کەم دەسە تۆ پێزانیت خەڵکێکەیە نەتبینیوە لەوەی بینیتەوە چونکە عادەتەن خەڵک لە مانگی ڕەمەزانە زیاتر ڕوو لە مزگەوتەکە هەندێک کەس هەیە بەس لە مانگی ڕەمەزانەیە بۆ مزگەوت دیارە ئەم هاتنی بۆ مانگی مزگەوتە تۆ توانین قسەی خێریشی بۆ بکەی خەڵکێکی ببینی و لەوێ ڕۆحێت دروسەوێت لە بینی تاکەکانە و جیاواز لە مانگەکانێکی تر. الحمد لله رب العالمين. جیاواز لە ناوەندەکانی دیکە مزگەوت هەردەم شوێنی کۆکەرەوەی سەرجەمتین و توێژەکانە لە نێو کوردەواریدا وەک ڕووبەرێک بۆ بەتینکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ڕۆڵی گێڕاوە. ئەم ڕۆڵە کۆمەڵایەتیە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان و بۆنە ئاینەکانی دیکە زیاتر بەرجەستە دەبێت. لەلایەن چەند گەنجێکی خێرخوازەوە ئێواران خوانی ئێواران لە خورما بڵین لە شەبەت لە بابەتە شرینەکان لە شلەمانی ئامادەکرێت بۆ ئەم مسلمانە کە لێرە نوێژەکرێت سەبارەت بە شلەمەنیش هەر ئێوارە و ماڵێک ئەم شلەمانیە لە ئەستۆی خۆیەگرێت بە ڕێگەی لە ڕێگەی مادی خواردنەوە لە شلە نیسکەوە مەسەرەن چەند شێوەک لەمە پێش خێرخوازان مثلا شلە و برنج و خواردن و مریشک ئەم شتانیان هێنا ئینشاءالله بەردەوامی ئەبێت خوای گەورە جەزای هەموو لایەک بداتەوە. گەرچی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دەرگای مزگەوتەکان داخران بەڵام لەگەڵکردنەوەیدا هاوڵاتیان بە کەیف و دڵخۆشیەوە ڕوویان لە مزگەوتەکان کردەوە. ئێستاش پەرستشەکانی مانگی ڕەمەزانی تێدا ئەنجام دەدەن و شەوانی قەدری تێدا زیندوو دەکەنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵگەی باریکەی سەر بە ناحێ عەربەت.